هەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بۆ ئەم پێشەنگەیە. ئێمە وەکو مامۆستایانی نووری حکمە لقی سەر و چاوە هەستاین بەکردنەوەی ئەم جۆرە پێشەنگەیە بۆ قوتابیەکانمان. ئامانجمان لەکردنەوەی ئەم پێشەنگەیە دەرخستنی توانە و بەهرەکانی قوتابیەکانمانەوە بەرەو پێشبردنیشیان. دەستگای نووری حکمە لە لقی ئێرە لقی سەر و چاوە ئەم ساڵش هاوشێوەی ساڵەکانی ڕابردوو کۆمەڵێک خولی جۆرە و جۆرمان هەبووە بۆ فێرکردنی قوتابیەکانمان و بەرەو پێشبردنیان بۆ فێربوونی پەیامە قورئانیەکان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. سەر و چاوە بەشداریم کردووە. ئێستاشتی زۆر فێربوون پایەکانی ئیسلام یەکەمیان شایەتمان ڕاگەیاندنی یەکێتی و پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم دەمیان نوێژکردن هەر پێنج نوێژەکە لە کاتی خۆیدا لە درێژایی ڕۆژدا. سێمیان بە ڕۆژوبوون لە مانگی ڕەمەزاندا لە بەیانیدا تا خۆر ئاوا بن. چوارەمیان بەخشینەوە ماڵوسەمانەی سەتا 2.5 لەو زەکاتەی هەمانە لە ماڵەوە حاجکردن لە ماڵی خوددا دەبەو کەزانەی توانایی بارەی داراییان باش و هەبێت بۆ ئەو کەسانی بەتەمەندا بێت. من ناوم ئیلان شەعبانە لە لقی سەر و چاو بەشداریم کردووە لە شتە نێودەوڵەتیەکان شتی زۆر فێر بووم. ئێستاش پایەکانی ئیمانتان بۆ شەرح دەکەم. باوەڕبوون بە خوایەکێتی خوا، باوەڕبوون بە فریشتەکان، بوونی فریشتە وەک نێردراوی ئیلاهی، باوەڕبوون بە پێغەمبەران ئەو پێغەمبەرانەی کە خوا دایبەزاندووە بۆ ڕێنمایی مرۆڤایەتی، باوەڕبوون بە کتێبە ئاسمانیەکان باوەڕبوون بە کتێبە ئاسمانیەکان ئەو کتێبە پیرۆزانەی کە خوا دایبەزاندووە لەوانە قورئان، تەورات، ئینجیل ئەوانی تر، باوەڕبوون بە قەزا و قەدەر، باوەڕبوون بە ڕۆژی دوایی. ئەمڕۆ لە دەستگای نووری حکمە پێشانگایەکمان کردوتەوە بە هاوکاری هەموو قوتابیان و مامۆستایان. من لە دەستگای نووری حکمە زۆر شت فێر بووم، لەوانە لەبەرکردنی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر و لێرە پێشانگایەکمان کردوتەوە. من چاودێری دەکەم لێرە و پرسیار و وەڵام دەخوێنمەوە و هەدیە پێشکەش بە قوتابیان و مامۆستایان دەکەم. دەستگای نووری حکمە هێزی جان نووری چاومە، لێرە قورئان فێر ئەکرێین، زۆر جوان پەروەردە ئەکرێین، ئادابەکان فێر ئەکرێین، بە ئیسلام ئاشنا ئەکرێین، بە شوێن پێغەمبەرمان ئەبرێین بەرەو ئاوەتمان. ئەم نورە نووری چاومە، ڕێنیشاندەری ڕێگەمە، بەرەو بەهەشت ئەمان باز، هەنگاو سات بەسات.